وڵای ئێمەکو فەرمانبەرێکی کارگەی مافۆی سێمانی هاتوونیتە بەردەمی بەڕێبەراتی گشتی داوای ماف و حەقی خۆمانەکەین ئەوە بۆ ماوەی 2 مانگ معاشمان وەرنەگرتووە داهاتێکی زۆری هەیە بڕۆ هەر لە تاپۆ لە بازەکانەوە لە مرورەوە لە هەموو شوێنەکانەوە داهاتێکی باشیان هەیە بەڵام لەبەر دزی فزی خۆیان خەڵک ناپەرژن کە معاشی خەڵکی لێ جیاکەنەوە هەتاکو جیفانی خۆیانی لێ پڕ نەکەن ئاو لە فەقیر ڕۆژان نایەنەوە. داواکاریمان موچەکانمان لەبەرەی موچەی مانگی 2یان پێ ناوین تا ئێستا ئەمە مانگی 3 قەرار بدرێن ئێمە 2 مانگ وەرنەگرتووە 6 ڕۆژە معاش نەدراوە 6 بێتە 6 ڕۆژ معاشمان وەرنەگرتووە دەوامەکەین و بەبێ موچە پایان بەجددی پارەی بەنزینەکە پێ نییە بیکڕی بکەیت سیارەکەتەوە بەچی هاتو چۆ بکەی بەرەوەڵا پاران بە زیاییشەوە هەیە بەس نایەن بۆ خۆیانە هەمووی بۆ خۆیانە بۆ دزی خۆیان ئەگینا بۆ نایەن بە مۆزەفی داماتە ئەوارە لە داوام و دایرە و ماڵم ناڵجێڵێتە دەرەوە و مەسرەف و معاشەکەشی نێنێ. ئێمە ئەم کردبوونەوەمان و ئەم داواکاریەمان جارێ بۆ مانگی 2 کە ئێستا ئەمڕۆ 30 مانگەوە نییە ئەنی کۆتایی مانگی 3 ئێمە هێشتا موچەی مانگی 2مان وەرنەگرتووە ئەوەی کە بە ئێمە ئەوترێ بە ڕسمی ئەوەیە کە پارەی پێویست لە بانقەکانان نییە داواکاریمانەوەیە کە حکوومەت ئەو یاسایانی کە دەری کردووە ئەو بڕێرانی کە دەری کردووە و گەڕێنمانانی کە دەری کردووە وەکو خۆی جێبەجێ کە هەرەوەندە ینی داواکاری فەرمانبەر ئەمەیە بەڕاستی کە ئەمە ناشبێ داواکاری بێ ڕاستەوخۆ تۆ ڕۆژانە مانگانە ساڵانە ئەوکو مۆزەف مافەکانی خۆت وەرگری بەداخەوە ینی سیستمێکی باشی بەڕێوەبردن لە وڵاتەیە غایبە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی تربوونی گەندەڵیەکی زۆرە سەروەرنەبوونی یاسایە حساب نەکردنە بۆ شعوری خەڵک بەڕاستی بۆ شعوری فەرمانبەران وەکار زۆرە بەڕاستی ڕەنگە تۆ لە من باشتر بزانی وڵا کەس ناڵێنە دارو نەبوونە بەڵام ئەبێ پرسیار لەو کەسانە بکرێت کە بڕیار لە دابینکردنی پارادن من نازام هۆکارەکەی چییە بەڵام ئێمە موچەمان وەرنەگرەوە موچەی مانگی 3 دابەشەکرێمە هێشتا موچەی مانگی 2مان وەرنەگرتووە لەگەڵ بەڕێوەبەری گشتی بانقی هەرێمە ئێمە بەردەوام لەسەر خەتین ئەو ڕۆژە قسەمان لەگەڵ کروتی تا چوارشەم هەر چوین سەردانمان گوتی تا چوارشەم شتێکتان بۆکەم ئەم بەیانیە 10 دقیقە پێش ئێستا قسەم لەگەڵ کردەوە وتی لە باڵاترین دەسەڵاتەوە بەڵێنم پێدراوە ئەمڕۆ پارە دابی نەکرێ ئەخیر دەنگ و باز لا ئێمە ئەوەیە